ئەگەرچی وەزارەتی پەروەردە دەنگۆی دزەپێکردنی پرسیاری تاقیکردنەوەکانی خولی یەکەمی ڕەتکردەوە، بەڵام لە ئێستادا بەهۆی گومان لە دزەپێکردنی پرسیارەکان و گزیکردن لە چەند هۆڵێکی تاقیکردنەوە لە ناو شاری سلێمانی و قەزای ڕانیە، وەزارەتی پەروەردە لە چەند هۆڵێک تاقیکردنەوەکان دووبارە دەکاتەوە. وەزارەتی پەروەردە گومانی لە نومرەی خوێندکارانی ئەو هۆڵانە هەیە و سەیری کامێراکانی چاودێری ئەو هۆڵانەیان کردووە و دواتر بڕیاریان داوە ئەنجامی تاقیکردنەوەکانی ئەو هۆڵانە هەژمار نەکرێت و لەگەڵ خولی دووهەمدا خوێندکاران تاقیکردنەوەکان دووبارە بکەنەوە و خولی سێهەمیشیان نابێت. کۆمەڵێک وردەکێشە هەبوون لەو هۆڵانە، بۆیە بە پێویست دانرا کە دووبارە بکرێنەوە، بۆیە دووبارە دەکرێنەوە. ئێستا تەنها ئەو چوار هۆڵە، یەکێک پی پۆلە نوێیەکانە، ئەوان دیکەش پۆلە دوانزەکانە. ئەو هۆڵانە بوو کە ئیشکالیان تێدا هەبوو لە سلێمانی و لە ڕانیە بوون، نزیکی سێدانە ئیمتحانی ساوا بڕیارەکە وایە، سێدانە ئیمتحانی یەکەمەکانیان دووبارە ئەکرێتەوە، ئیمتحانی یەکەم و دووەم و سێم. ئەوانەی دیکە چوار ئیمتحانەکەی دیکە دەمێنێتەوە، ئەوان نمرەکانیان دەدرێتەوە. هەردوو هۆڵی بڵند و عەلی بۆسکانی لە سلێمانی بڕیارەکە دەیانگرێتەوە کە بە وتەی بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوای سلێمانی نزیکەی 620 خوێندکاریان تێدا بووە. لە ڕانیەش هەردوو هۆڵی بابا گۆرگۆڕ و هۆڵی ئالان کە 132 خوێندکاریان تێدا بووە، تاقیکردنەوەیان تێدا دووبارە دەکرێتەوە. لە کاتی بڵاوکردنەوەی نمرەی تاقیکردنەوەکانی دوانزەی ئامادەیەکان ناوی ئەو خوێندکارانەی تێدا نەبوو کە لەو هۆڵانەدا تاقیکردنەوەیان کردبوو. بەهۆی گومان و کەمتەرخەمی لە کارەکانیاندا لە کاتی پرۆسەی تاقیکردنەوەکاندا ژمارەیەک بەڕێوەبەر و یاریدەدەر و چاودێری هۆڵ دوورخرانەوە و لە خولی دووهەمیشدا ڕێگەیان پێ نادرێت لە هیچ هۆڵێک چاودێری بکەن. نمرەکانیان تیان ڕاگیراوە، تاقیکردنەوەکانیان تیان ڕاگیراوە و پێویستە بە زووترین کات بەڕێوەبەرەتی پەروەردەکان ئەو خوێندنگایانە ئەو خوێندکارانە ئاگادار بکەنەوە کە بۆ خولی دووەم ئەو خوێندکارانی کە بەشدار بن لەو هۆڵانە بێت تاقیکردنەوەکان دووبارە بکەنەوە. کامێرەی چاودێری هەبووە بۆ تاقیکردنەوەکان، دیارە وەزارەتی پەروەردەگری گەیشتووەتە قایل بۆەوەی کە ئەو هۆڵانە جێگومان بۆ بۆیە ئەو تاقیکردنەوەی دووبارە کردەوە بۆ خولی دووەم. لە کاتی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵدا وەزارەتی پەروەردە ڕەتی کردەوە کە هیچ پرسیارێک دزەی پێکرابێت. لە ئێستاشدا بەهۆی دزەپێکردن و فرۆشتنی پرسیارەکان لە بەشێک لە هۆڵەکان تاقیکردنەوەکان دووبارە دەکرێنەوە. ژاڵە محەممەد نارتی، سلێمانی.